ئەم کاتستان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ کۆبوونەوەی بەهیارانی پزیشکی لە سەرپۆلی زەهاو دەست بەسەرکردنی چوار هاوڵاتی لە شارەکانی دێولان و مەهاباد سەپاندنی کەژوهەوای ئەمنی بەسەر شاری سنە کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالێز لە ناوچە عەمەڵیاتیەکانی پارسی جنوبی ئیدامەی مانگرتنی بەندکراوانی سیاسی لە هەڵمەتی سێشەمانەی نابۆیەدام و دیداری چالاکانی سنفی و کرێکاری لەگەڵ ڕەزا شەهابی و حەسەن سایدی. دەستپێکی هەواڵەکان کۆبوونەوەی بەهیارانی پزیشکی لە سەرپڵی زەهاو ڕۆژی سێشەممە 12 خەرمانان کۆمەڵێک لە بەهیاران و یاریدەدەرانی پزیشکی شاری سەرپۆلی زەهاو لا نەڕزایەتی بە نەدانی داخوازی دواخراوەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان ڕێژەی حەقدەستی بەهیاران و یاریدەدەرانی پزیشکی زۆر کەمە و ئەو بڕەپارە کە پێشتر لە ژێر ناوی کارانە وەریان دەگرت لە ساڵی 95 هەتاویەوە بڕاوە و بەهیاریەکانی ئێران بەگشتی لە دۆخێکی سەختی مایشەتیدا دەژین. بەهیاران و یاریدەدەرانی پزیشکی سەرپۆلی زەهاو داوا دەکەن حەقدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان بڕواتە سەرەوە و مەزایە دواخراوەکانیان پەرداخ بکرێت. بەڕێوچوونی چالاکی ژینگەیی لە کامیێران لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی ئاوایی لۆنی ساداتی سەر بە شاری کامیێران بۆ پاراستنی ژینگە و گیانی ئاژەڵ و پەلەوەرەکانی ئەو ناوچەیە لە شاخی شاهۆ چالاکی ژینگە دۆستانەیان ئەنجامدا. ڕۆژی یەکشەمە 11 خەرمانان خەڵکی ئاوایی لۆنی سادات لە چالاکیەکی ژینگە پارێزی و ئاژەڵدۆستیدا لە شاخی شاهۆ بۆ ئاژەڵ و پەلەوەرەکانی ئەو ناوچەیە ئاخۆڕیان دروست کرد و بەو کارە خزمەتێکی گرینگیان بە ژینگەی کوردستان لە ناوچەکە کرد. دەستبەسەرکردنی چوار هاوڵاتی لە شارەکانی دێولان و مەهاباد ڕۆژی سێشەممە 12 خەرمانان چوار هاوڵاتی بە ناوەکانی ڕامیار ئەبوبەکری، سیاوەش سوڵتانی، ئۆمید ئەحمەد نەژاد و پێدرام محەممەدی لە شارەکانی دێولان و مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتەکان ڕامیار ئەبوبەکری برای هەمیشە زیند و زانیار ئەبوبەکری لە گیانبەخکردوانی شۆڕژی ژینان لە شاری مەهابادە و سیاوەش سوڵتانی کوڕی کوبرا شەیخە لە قوربانیانی سەرکوتی ڕژیم لە سەردەمی شۆڕشی ژینە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە لە مەهاباد ڕفێندراوە. هەروەها هونەرمەند و گۆرانیبێژێکی خەڵکی مەهاباد بە ناوی ئۆمید ئەحمەدی نژاد بە هۆکاری نادیار لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. لە هەواڵێکی دیکەدا خۆپیشاندەرێکی خەڵکی گوندی بەڵوانەوەی سەر بە شارستانی دێولان بە ناوی پێدرام محەممەدی لەلایەن دارەی ئیسلاحاتەوە ڕفێندراوە و زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. سەپاندنی کەشوهەوای ئەمنی بەسەر شاری سنە لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینە ئامینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی حکوومەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی کەشوهەوای ئەمنی بەسەر شاری سنەدا زاڵ کردووە. بەوتەی هاوڵاتیان بەرپرسانی وەستانی کوردستان سەرقاڵی دامەزراندنی دوربینی چاودێری بە تەکنۆلۆژیای فیبری نووری لە هەموو گەڕق و شەقامەکانی شاری سنەن و هێزێکی زۆریان لە مەیدانەکانی ئەو شارە جێگیر کردووە. لە هەواڵێکی دیکەدا ئەرتشی کۆماری ئیسلامی دەیان ئۆتۆمبیل و کەرەستەی سەربازی بۆ ناوچە سنووریەکانی پیرانشار گواستوتەوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالێز لە ناوچە عەمەڵیاتیەکانی پارسی جنوبی ڕۆژی سێشەممە 12 خەرمانان کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگاکانی پارسی جنوبی لە شارەکانی بوشێر، کەنگان و عەسەلویە بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالس خوازیاری زیادکردنی حەقدەست، پەرداختی مەزایە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی وەلانانی جیاوازی و بەڕێوەبەرانی ناکارامە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، بەڕێوچوونی یاسای 14 ڕۆژ کار، 14 ڕۆژ پشودان، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و چاکسازی لە ژیان و مایشەتیان بوون. ئیدامەی مانگرتنی بەندکراوانی سیاسی لە هەڵمەتی سێشەمانەی نابۆیەدام ڕۆژی سێشەممە 12 خەرمانان بەندکراوانی سیاسی لە زیاتر لە 21 بەندیخانەی ئێران بۆ 32مین هەفتەی بەردەوام دژ بە ئێدام مانیان گرت.
لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژینا ڕێژەی ئەدامەکان لە ئێران زیادی کردووە و ئاماری ئەو بەندکراوانە پەیوەست بە کارزاری نابۆ ئێدام بوون ڕوو لە زیادبووندایە. لە ئێستادا بەندکراوانی سیاسی لە 21 زیندانی کۆماری ئیسلامی سێشەمەی هەموو هەفتێک لە خواردنمان دەگرن و داوای هەڵوەشاندنەوەی سزای ئێدام دەکەن. دیداری چالاکانی سنفی و کرێکاری لەگەڵ ڕەزا شەهابی و حەسەن سایدی ڕۆژی سێشەمە 13 خەرمانان کۆمەڵێک لە چالاکانی سلفی و کرێکاری تاران سەردانی ماڵی ڕەزا شەهابی و حەسەن سایدی دوو چالاکی کرێکاری ئازادکراو لە زیندانیان کرد. ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان ڕەزا شەهابی و حەسەن سایدی ئەندامی سندیکای کرێکارانی شرکەت واحد هاوڕێ لەگەڵ کەیوان موحدەدی چالاکی کرێکاری خەڵکی تاران پاش ماوەیەک بەندکران لە زیندانی ئەڤین بە دانانی وەسیقا ئازادکران. ڕۆژی سێشەمە کۆمەڵێک لە ئەندامانی کانونی سنفی فەرهەنگیانی ئێران لەوانە ئیسماعیل عەبدی سەردانی ئەو سێ چالاکە کرێکاریانە کرد و حمایەتیان لە کار و چالاکیەکانیان کرد. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانی ئیسفەهان بەیانی ڕۆژی سێشەمە 13 خەرمانان حکمی ئەعدامی دوو بەندکراو بە ناوەکانی میلاد عەلی محەممەدی و عێماد مۆتەوەلیان لە زیندانی ئیسفەهان جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران ئەو دوو بەندکراوە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێدام مەحکوم کرابوون. هەواڵی لە سێدارەدانی ئەو دوو بەندکراوە لە میدیاکانی ڕژیم هێشتا بڵاو نەکراوەتەوە. خۆپیشاندانی کۆمونیستەکانی تورکیا دژ بە ئەمریکا و ئیسرائیل ڕۆژی سێشەمە 13 خەرمانان کۆمونیستەکانی تورکیا لە شاری ئەزمیر دژ بە حمایەتەکانی ئەمریکا لە دەوڵەتی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد. ئەندامان و لایەنگرانی حزبی کۆمونیستی تورکیا بە دەربڕینی ناڕازایەتی خوازیاری چوونەدەرەوەی ناوگانی ڕەزمی ئەمریکا لە ئەزمیر بوون و تووڕەیی خۆیان سەبارەت بە پاڵپشتیەکانی ئەمریکا لە ئیسرائیل و جینۆسایتی خەڵکی غەزا نیشاندا. خۆپیشاندەران داوایان لە دەوڵەتی تورکیا کرد هێزەکانی ئەمریکا لەو وڵاتە بکاتە دەرەوە. خۆپیشاندانی بەردەوامی خەڵکی ئیسرائیل دژ بە دەوڵەت ڕۆژی سێشەمە 13 خەرمانان سندیکای کرێکاران و دژبەرانی شەڕ لە ئیسرائیل بۆ دوهمین ڕۆژی بەردەوام دژ بە دەوڵەتی ڕاستگەرای نەتانیاهۆ دەستیان لە کار کێشایەوە و خۆپیشاندانیان کرد. لە دوای دۆزینەوەی تەرمی 6 دیلی ئیسرائیل لە باشووری غەزا خەڵکی ئیسرائیل لە شارە جیاجیەکانی ئەو وڵاتە مانیان گرت و با ڕێپێوان لەسەر شقامەکانی ئۆرشەلیم، حەیفا و تەل ئەڤیڤ خوازیاری ڕاگررتنی شەڕ، ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کار کێشانەوەی نەتانیاهۆ بوون. دواهەوامان سەبارەتە بە نقمبوونی بەلەمی کۆچبەران لە فەڕەنسا ڕۆژی سێشەمە 13 خەرمانان بەلەمێکی هەڵگری کۆچبەران و پەناخوازان لە کەناڵی مانشی فەرەنسا وەرگەڕاو و بەهۆیەوە دەیان پەنابەر نقمی ئاو بوون. بەپێی راپۆرتی دەستگای هەواڵێری فەرەنسا بەلەمێک بە 50 سەرنشینەوە لە کەناڵی مانش وەرگەڕاو و هەموو سەرنشینەکانی ون بوون. بە وتەی ڕێکخراوی فریاگوزاری خێرای فەرەنسا تەرمی 10 کەس دۆزراوەتەوە و چارەنووسی 40 سەرنشینی دیکەی ئەو بەلەمە ناڕوون بوون. بینەرانی ئازیز هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بشین.